سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانماتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیامی ئەمجارەم لە نەخۆشخانەی بەخشینە دەمەوێت لەگەڵ نەخۆشان و کارمەندان و تەنانەت پزیشکان و کارگێڕانی نەخۆشخانەکەش گفتوگۆ بکەم بۆچی ئەم خەستەخانەی ناوی بەخشینە ئایا هەر بەڕاستی ئێوە توانیتانە لەم ڕێگەیەوە هاوکاری و دەستگیرۆی خەڵک بکەن و لە نەخۆشەکانیش دەپرسم جیاوازی چی ئەم نەخۆشخانە لە نەخۆشخانەکانی تر و سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن و متمانەتان بەم نەخۆشخانە هەیە لەگەڵماندا بن و بینن. سەبارەت بە نەخۆشخانەی بەخشین و ڕاستی خەسخانەیەکە ماڵی هەمووانە جێگەی نەدارە و هەژار و نەخۆشەکانە هینی شارش وەری نەگرتم کە نۆشەیتان هەیە. لە بەخشین کەسێک نییە گیرفانی دووری بێ بۆەوەی کە بزنس بە ئیشەکەەوە بکات. ینی لە کارمەندی دەرگاکەوە هەتا ئاخردانیان زۆر بەڕێزم. ئەگەر سیر بکەیت زۆربەی ئەوانەی کەم دەرامەتن ئیسفادە لێرە ئەکەن و سەردانی ئێرە ئەکەن. من یەکەم جارمە هاتووم باشش یەکەم جار هاتووی باشە چی وای لەکردی سەردانی نەخۆشخانەی بەخشی بکەین؟ وڵای ئەم کەڵن بەخشینی ینی بەخشینانی ئەبەخشی ببەخشە و یارمەتی فەقیر و هەژارێن و جەناب لەکوێ هاتوویت؟ لە ژاڵەی جەزاجاف. باشە تقریبا دەوروبەری سلێمانیەوە. باشە تا چەند مامەڵەی کارمەندانی نەخۆشخانەکە و بەدڵ؟ زۆر باشن زۆر بەڕێزن من لیان رازیم زۆر لە ڕووی پزیشک و نرخەوە تا چەند ڕازی؟ لەویش رازیم باشن. جیاوازی هەیە لەگەڵ نەخۆشخانەکە؟ بەڵێ بێگومانەوەڵە واتان ناوەکەی خۆی ون نەکردو بەخشینە لەخوا بەزیان سپاس بۆخوا دەستان خۆش بێ عزیزم یەکەم جار بڕیارداوە بەردەوام ئەگەر ئینشەڵا پێویستیش نابێ بەس ئەگەر ویست بۆ تەندروست ئینشاءڵڵا سەردانی ئینشاءڵڵا پێشە سەردان زۆر کردووە؟ ئەرەوەڵا لە دو سێ ساڵە ئەو بۆ سێ ساڵە چێ من ئەمشەی بەخشینەکە. تا چەند لە ئەدا و مامەڵەی کارمەندان و پزیشکەکان ڕازی؟ وەڵڵاهی بڵێم چی بە پێی زروفەکەیە حتا حەدێ بڵی لە پێی بازاڕەکەی باشترێکە. باشترە تا لێیان ڕازیت؟ وەڵام خراپیش من لیان ڕازیم. بۆچی؟ وەڵا لەبەرەوە هاودین من هاودین من جوانە. تا چەند لە نرخەکان ڕازی نرخی پێداویستیەکان؟ مام ناوەندی ڕزقەکە هینەکان مام ناوەند ئەرە وەڵا. ئەی جەناب و چۆنە بڕیارەداوە زۆر کات سەردانی بەخشین بکەی بۆ ناچیتە شوێنی تر لە بەخشین دڵنیایت؟ دڵنیا دڵنیا بە ئیشەڵا خیانەت ناکەن چونکە ئەوان بەقسە گوناحە نەگا ئەو بەخشینیانە خستۆتە پاڵخۆیانە بێ خاتر ونی نەکەن وانە دەست خۆش بێ یاخوا بیەوەی ساقە و زۆر سپاس. لەکوێوە هاتی بۆ نەخۆشخانەی بەخشین؟ لە هەولێرەوە. لە هەولێرەوە؟ بەڵێ. چۆنە لە هەولێرەوە هاتی بۆ بەخشین؟ ئەڵدی ئەلێرە تووشی حادسێ بووم کەوتم. دوور بێت ئینشاءڵڵا خوای گەورە شیفا بای. سەلامەت بێ کەوتم عملیات کرام لێرە و دکتۆرەکەم دکتۆریادە لێرە ڕاجعی بووە. تا چەند لە کارمەندەکان و لە پزیشکەکان ڕازیت لە نەخۆشخانەی بەخشین؟ وەڵا عیبیان نییە عیبیان لێنە. کێ بوو پێشنیاری بۆ کردی بێی بۆ بەخشین؟ دکتۆریاد وتی من لە عیادەکەم لە خەستخانەی بەخشینە و ئەلێرەم ڕاجع. پێت وایە لە ڕووی نرخەوە ئەو ناوەی خۆیان ون نەکردو بەخشینن گونجاون؟ تا ئێستا دینارم نەداوە نازانم. تا ئێستا دینارن؟ بەڵێ جارە دینارێکم نەداوە یەکەم جارە بم. یەکەم جارە؟ بەڵێ. باشە واتە بە شێوەی گشتی ڕازیت؟ ڕازین لەخوا بەزاوێ. خوای گەورە شیفا بای ئینشاءڵڵا. سەلامەت. ئینشاءڵڵا قەت پێویست نابێتەوە بە خەستەخانە بەڵام ئەگەر لە سلێمانی بووی هەر سەردانی ئێرە بکەیتەوە؟ ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. جەناب وەکو هەڵام نەکرێ مراجعی نەخۆشەکەیت وانە؟ باشە تا چەند لە ئەدا و لە مامەڵەی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکە ڕازی؟ وەڵا الحەمدولیلا زۆر باش الحەمدولیلا وەڵا. باشە چۆن بوو بڕیارتاندا بەهۆی دکتۆریادەوە بوو یان ناوبانگی بەخشینیشتان بیست بوو؟ وەڵی زیاتر بەهۆی دکتۆریادەوە بوو تر ناوبانگێنشمان بیستووە. بەڵێ خەسخانەیەکی هەتا بڵێ باشە. واتە الحەمدولیلا پزیشکەکانی بەخشین هەمویان کوالیتی بەرزن لەبەرەوە ناوی دکتۆرەکانیش بەربڵاوە. ئارەوەڵا الحەمدولیلا سواز بەخوا میان باشن لیان ڕازین بەگشتی.
لەکوێ هاتوویت والله لخبر لە خەباتیان ناو شاری سلێمانی وات والله پێشی شەر سەردانی بەخشینە کردویانەمە یەکەم جارتە والله ما دوهم ترمه دووەم جارتە تا چەند لە ئەدا و مامەڵەی کارمەندان و پزیشکایی نەخۆشخانەکە ڕازیت والله لهم ويان ساكن بەراورد بە نەخۆشخانەکانی تر پێ وایە نرخەکەی ئێرە گونجاوترە گونجاوە بلى بەڕوونی هەستە پێ کردووە بلى باشە تا چەند گرنگە بوونی نەخۆشخانێکی هاوشێوە لە شاری سلێمانی ئاوەکو بەخشین والله أمل لهم ويان باشترة هەم لە ڕووی نرخ هەم لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی مامەڵە لەگەڵ نەخۆشیە بلى أنا والله ويان باشترة واتە لیان ڕازیت بلى أنا والله لهم ويان راسي دكتورة كاش ساكن پێشتر سەردانی نەخۆشخانەی بەخشینە کردووە بەڵێ بەڵێ چی وای لێ کردووی سەردانی بەخشین بکەیت بەڵێ شپاک و تەمیزەویتە دکتۆرەکانی باشە و سعرەکەشی گونجاوە ئەی مامەڵی پزیشک و دکتۆرەکان عیبینێ لەخوا بەزیان لیان ڕازیت باشە تا چەند گرنگە بوونی نەخۆشخانەی هاوشێوە لە شاری سلێمانیە وڵی بەخوای تر بڵێم چی ئێستا برێن شاری شێ برێن ئەوە جیایە هەندی نییەمە حکومی ئەوەیان بەڵ حکومیە بەڵێ وڵات بە زۆری من هەردێم بۆ ئێرە نرخەکان و پێ گونجاوە الحەمدلله خوا بێ باش پێشنیار و چییە بۆ کارمەندان و پزیشکای نەخۆشخانەکە چی خزمەت گوزارێکی دیکە پێشکەش بکەن زیاتر بەرەو پێشەوە بەرن وڵی لەخوا بەزاری حیبینە مزگەوتی تیا نوێژەکەی دیتر بۆ خۆت هەمووی بەڕێزن و لەخوا بەزاری حیبیانی الحەمدلله نەخۆشخانەی بەخشین بەناوی بەخشینەوەی خەڵ چاوەڕێ ئەوەیە کە بە نرخێکی گونجاو پێداویستێت تەندروستیەکان بەدەبێنێت بە دڵنیاییەوە بەشێکیش لەم قوربانیدانە ئەکەوێتە سەر پزیشکەکان لەبەرەوەی کە ئەوە بەڕاستی بینینی نەخۆش لە نرخەکەەوە دەرمانەکان هەمووی بە شێوە لە شێوەکان بەشێکی لە سەرشانی پزیشکەکانە جیاوازی پزیشکان و کارمەندای نەخۆشخانەی بەخشین نەخۆشخانەکانی دیکە چییە؟ مەڵێ سوپاسدانەکەین بۆ ئەم دەرفەتە بەتەکیید بەخشین هەر لە ناونیشانەکەی وتراوە لای ئێمە دڵنیاتری ئەبێ ئەو دڵنیایە نەخۆش لە پزیشکەکانیشمان و لە کارمەندەکانیشمان وەربگرێ چۆن وەرەگرێ ئێمە بەو دافعی ئیشەکەین وەکو هەر ئێمە کەسێکی مسلمانی خەڵکانی مسلمانی زیاتر و خەڵکی تریشی تایە بەتەکیید ئەم نەخۆشخانەیە خەڵکی پابند نەکرێت ئیلا ئەبێ سەر بەلایەنێکی ئیسلام بێ ئینجا ئیش بکە هەموو ئەنواعی تایە هیوە لە کەسیش ناپرسێ کە چی ئەەکەی چی ناکەی ئێمە لا ئێمە دڵنیاتری ئەمانەوێ باشترین چارەسەر بۆ ئەو نەخۆشە چییە لەو کاتا بۆی ئەەکەین و هیچ کەسێکیش دەست بە ڕوویەوە ناندرێ و بە کەمترین ئەوەش تێچوو بەڵام ئەبێ ئەوەش بزانین کە ئێمە باڵین کاتێککە ئەو ئیشە ئەکەین ئەبێ یاسا و ڕێسای خۆی هەیە لەو چه زۆرجار لەو هەڵی لەسەر ئێمە دروست بووە مدەتە لەم نەخۆشخانەیە ئەگەر ببینیت خەڵکێکی زۆر بە ویژدان دیفاعێکی تەواو ئەکات بەڵام خەڵکانێک کە بە چاویلکێکی ڕەش سیرەکەن سیرەکەی بە شتێکی خراپ سیرەکە ئێستا ئەگەر تەبینی بکەی بۆ نمونە سیرەکەی ئەو حاڵتەکە دروست بووە سیرەکەی لە ڕووی قانونیەوە من کە دکتۆرێکی نەشتەرکارم من دکتۆرام هەیە لە نەشتەرگەری شەویلگە و ڕوخسارە ئەو کەسێک کە ئەچێ بۆ بەشی تەواری ئەبێ سەرەتا بچێ بۆ تەواریەکی کە بابەتی بۆ نمونە حاڵەتی پۆلیسی بێ هەر شتێکی تر بێ ئەو بابەتە بۆ بابەتێک دیکە بەجێ بێڵم پێ خۆشە باسی خزمەتەکان بکەین چکەوە کەسێ بێوێت تێبگات تێگا و کەسێکیش نێوێ تێبگا بەڕاستی ڕوونکردنەوەشی بۆ بێلەوەی هەر قسەی خۆی بکات بابەتەکەم ئەوەیە ئەو نەخۆشانی کەینە لای ئێوە جەناب پزیشکی پێش نەخۆشخانەی بەخشین هەر پزیشک بووین بەڕێژی لە سەدا چەند تێچوو لەسەر نەخۆشکەم بۆتەوە ئێستا ئەم بەڕێزانی کەینە لای تۆ چارەخوازانە تیشکە و پشکنینە و تاقیگەیە و چارەسەرە توانێن بەڕێژی لە ساڵ چەند هەموو نرخەکانمان ئەگەر یەک لە سەرسی خەڵک نەبێ و نیوەی خەڵک نەبێ دڵنیا بەلەوە لە یەک لە سەرسی خەڵک لە نیوەی نرخی خەڵک لەو ئاستایەوە کەمتریش لەوە بە تایبەتی بینین لای ئێمە ئێستا بۆنە ئەوترێ بۆنە لە بەخشین بینین بە 3000 ئێمە بەشی سنتەری دانین لا ئێمە بە 2000 نەک بە 3000 لە بەشەکانی تر بە 3000 لای خۆمان ئێمە 2000ەوە زۆر جارە و 2000 لێوەرناگرین چونکە بەڕاستی ئەوەی کە یەک جار بێتە لامان تقریبا لەوە چێت هەتا 2 مانگیش بێتەوە هەر ئەو 2000 هەر لێوەرناگیرێتەوە دکتۆر باسێکی خۆمکەم بە نمونە جایوە بۆ چوومەتە لای پزیشکێکی بەڕێز پێش نەخۆشخانەی بەخشین 20-25 پارەی بینینەکەیم داوە باوەڕکە کە بینی وە دوای چارەسەرێکی 5000شم وەرگرت بێ یعنی بەس بینینەکەی 4 قاتی چارەسەرەکە بۆ دەرمانەکە بۆ کە وەرم گرتووە لە کاتێک نەخۆشخانەی بەخشینەوەی بە 3000 ئەو دکتۆرە بەڕێزە ئێمە بینین کەمترین ئەوە تێچووە و بێزگەلەوە من ئەو ڕاستیە ژەڵێم بۆ بەخشین و بۆ دەستگای بەخشین
ئەو پزیشکە بەڕێزانە بەڕاستی جێگی دەستخۆشین کە بەو نرخەکەمە ئامادەن نەخۆش ببینن سێرەکەی کابرا ئەوکو جەنابەت فەرموود کابرا لە شوێنێکی تر لەوە چێ نرخی تێچوی و بەس بینینەکەی 25,000 15 بۆ 25,000 بێ بەڵام لێرە بە 2,000 بە 3,000 بە 5,000 ئەبینرێت بە پێی پێویست هاوکاریش دەکرێتەوە باشترین چارەسەریشی بۆ ئەکرێت بە کەمترین تێچوو واگەر لە سوۆسیال میدیاش ئاشتان بینی بێ هەندێک خەڵکی خاوەن وجدان سەرەکەی ئەو شایەتێمان بۆ ئەدا بەڵام ئەگەر کەسێک هەر بێ بە چارگێکی ڕەش تەماشامان بکە بە دڵنیایی سەرەکەی ئەو ڕاستیەمان بۆ ناڵێت لە ئەربەتەوە چی وای لێکردووی لە ئەربەتەوە لە ناحیە ئەربەتەوە سەردانی سەردانی نەخۆشخانەی بەخشین بکەن وڵی تر بەخشین شوێنێکی باشە هەرزانە سعرەکەی وەک عایادەکان نییە 20,000 بێ و 15,000 بێ ئێتر بۆ فەقیر 1,000 باش تا چۆن لە کوالێتەکەی ڕازیت هەم توانای پزیشکەکان هەم کوالێتی دەرمانەکان وڵا زۆر باشن دەرمانەکانیشیان باش چۆنێکە سەردانی بەخشینەکەی دەمێکە ئێرە وڵام ینی ئەوەتی بەخشین کراوە ناچی بەم لەولا واللهی جارجارێش زەرور بێ ئەڕۆین بەستر بە زۆریین بۆ ئێرە تا چۆن لە مامەڵی کارمەند و پزیشکەکان ڕازی واللهی دەستیان خۆش بێ مەمنون ینی زۆر باشن هاوشێوەی ئەم نەخۆشخانەیە پێویستە لە سلێمانیا زۆر بێت زۆر بێت زۆر باشە شتێکی زۆر بەڕێزن هەموویان کارمەندان دکتۆرەکان بەڕاستی معامەلیان زۆر خۆشە لەگەڵ تا و باشن یەکی لە نەخۆشەکان نەویست دەرکەوێت قسەیەکی کە سەرنجی ڕاکێشاموتی لە بەخشین ئەگەر دڵنیاش نەبی لەوەی کە خاتری گیراوە بەڵام دڵنیای لەوەی کە خۆی گوتنی قۆڵی نەبراوە ینی لەوەی کە ئەڵێ تۆ کاتێک دەرمانەکەت ئەکری دڵنیای کە ئیتر ئەمە هەم کوالیتەکەی بەرزە هەم ئەم نرخەش ئەو پەڕی یارمەتی دراوی نەک ئەوەی کە چەند قات لە حەقی خۆی زیاتر والله وایە زۆر ڕاستە تا کە سەدای نەخۆشخانەی بەخشینە کردووە سوود لە دەرمانەکانی بینیوە و وەکوە لە چارەسەر وەرگرت وڵا تا ڕادەیەکی باش لە نەخۆشخانەی بەخشین ڕازیت؟ وڵا ڕازی ڕازیت؟ لە کارمەندەکانیش ڕازیت؟ نازانم لە کامەیە ئەمەی ئێرە بەڵێ هەروەڵام من هەر نەخۆشی ئێرەم هەروەڵا نەخۆشی ئێرەم بەڵام ئەم نەخۆشەم گرتووە ئەگام لە خۆم نەبووە نازانم خی گەورە شیفا بە ئیشەڵڵا لە ماوەی دەستم ماچەکەم بدما بە خەسخانەی شۆڕش خاوەنی نۆشەیی دەوەریان نەگرت لە بەداخەوە هەرچەندەکە من بەڕاستی نامێ ناوی نەخۆشخانە بێنم بۆ ناوی خاوەنی نۆشەیی دەخۆ ئەڵێ خاوەنی نۆشەیدا یەکێک لەو نەخۆشخانەی کە تایبەتە بە کەسوکاری هەم شەیدان و هەم پێشمەرگەش وتیان جێنیە بردمانە خەسخانەی شار سوپاس بۆ چەند کەسێکی خۆمان کە لێوێ بردمانەیە واتە وەکو لێ بەواستە جێتان کردەوە لە نەخۆشخانەی شاریش بەواستە طبعا ئەمە گلەیەکە لە پزیشک و کارمەندای نەخۆشخانەی شۆڕش نییە لە حکومەتەکە نەیتوانیوە قەرەوێڵەی زیاتر مێزی خۆم کەسەی ناسێت پێویست ناکات پێویست ناکات ئەو گلەیەتان هەیە گلەیم هەیە ئاڵا لە حکومەت لە هەمووی بەڵامیتە خەسخانەیە سوپاس بۆ خوا هاوکاری خەڵکەکان هەرچەند پارەکەشی زۆرتر بێ بەڵام لە خەسخانەکانی تر زۆر کەمترە بەراورد بە ئەهلەکانی تر زۆر کەمترە لە سا هەفتای کەمترە شەید هەیە نۆ شەید ینی ئامۆزا و خوشکە زاو برا ئەم نۆ شەید چویتە یەکێ لە نەخۆشخانەکان وتیان ناتوانین وەرێ بگرین هینی شۆڕش وەری نەگرتوم کە نۆ شەیدمان هەیە بەداخەوە خی گەورە شیفا و بایشەوە خی گەورە شیفا و بایشەوە مردوو بوو ماگام لە خۆم نەبوو تەمەند درێژ و بەرەکەدار جیاوازی نەخۆشخانەی بەخشین کە ئەهلیە لەگەڵ نەخۆشخانەکانی دیکەی ئەهلی سلێمانی چی؟ بەناوی خوا بە خێراتنتانەکەم هەڵبەت بەخشین خۆی هەڵگیری شعارێکە لای ئێمە دڵنیاتری وابزانم هەرم دووسێ وشەیە بەسە بۆی کە تۆ متمانەیەکی ئەو خەڵکە بەدەستبێنی کە ڕوت تێکە لای ئێمە دڵنیاتری چەمکێکە کە کۆمەڵشتی گرنگ لە ژێریا خۆی حەشارداوە یەکەم ئێمە ئیش لەسەر کوالێتیەکەین واتە لە بەخشین کەسێک نییە گیرفانی دووری بێ بۆەوەی کە بزنس بە ئیشەکەەوە بکات و خەڵک بڕوتێنێتەوە ئێمە بۆیە هەم ئەچیزەکانمان لە تەواوی بەشە جیاوازەکانی نەخۆشخانە ئەچیزەی پڕکوالێتین هەموو موادانەی کە ئێمە بەکارێنین بەراورد بە ئەتوان بڵێم زۆربەی شوێنەکان کە ڕەنگە ویژدانی پزیشکیان بە جۆرێ لە جۆرەکان لە دەستدابێ کوالێتی ئێمە لەو پەڕی با بڵین ئازبەرزیدایە
خاڵێکی تر ئێمە ڕەچاوی بابەتی وەزعی هاوڵاتیانمان کردووە باردۆخی سەختی دارایی هاوڵاتیان کاتوان بڵێن بەراورد بە شوێنەکانی کە نرخمان لە چاو هەموو شوێنەکانی کە ئێساتوان بڵێم نرخمان لەوەچێ لە بەشێ لە شوێنە حکومیەکانیش خواردتر بێویش دیسانەوە بۆ خزمەتی ئەو خەڵکەیە کە ڕوومان تێکە ئەمە جیالەوەی کە ئێمە ڕۆژانە ئەو خەڵکی کە دێت دەزنانین بەڕوویەوە گەر بڕێک لە وشکەمتری پێپێکە ئێمە سەرڕایەوەی کە نرخمان لە ئەوەنیاڵێ نرخێکی زۆر نزماداناوە. بابەتێکی کە ئەوانەی کە لە لای ئێمە کارەکەن لە تەواوی بەشە جیاوازەکانە خەڵکی پسپۆڕن لە بوارەکەی خۆیانە ئەواتە ئێمە ڕەچاویەوەمان کردووە ئیش بدەین بە کێوە کێ ئیش بۆ خەڵک بکە. واتە جناب ئەتەوێ بڵی دابەزاندنی نرخ لەسەر حسابی کوالیتی نییە کوالیتی هەر بەرزە بەڵام ئێمە نرخمان دابەزاندن نەخێر چکە ئێمە وەکوتم لێرە نین بۆ ئەوەی بزنس بە خەڵکەوە بکەین بە ژیانی خەڵکەوە بکەین ئەو لەوێت لای ئێمە لە پێش هەموو شتێکەوە ژیانی خەڵکەکە ڕوومانتیەکە ڕاگررتنی تەندروستی یاخود پاراستنی تەندروستی خەڵکە بۆ یاتوانم بڵێم ئەوەی کە بەخشین لە تەواوی شوێنەکانی کە زیاکاتەوە ئەوەیە کە بزنس ناکە یاخۆت بازرگانی ناکە بە ژیانی ئینسانەوە لە خەمی پاراستنی ژیانی ئینسان و تەندروستیەتی. پێشتر سەردانی نەخۆشخانەی بەخشین نەبەخوای یەکەم جار چۆن بوو بڕیاردام جارە سەردانی بەخشین خێزام نەخۆش بخۆم نەخۆش لەگەڵ هاتوو بەسمەوەی لە بەخشین ڕازی بووی وا سەردانتان کردیان چۆن بوو وەڵا جای تر هاتۆ خێزانم زۆر لە ئیشەکانیان ڕازیەوە بۆی هاتوونەوە ئێرە زۆر باش ئینشەڵا بۆ جارێ پێویستان نابێتەوە تەندروستیان باشە بێت تا چەند لە ڕووی نرخ و کوالیتیەوە لێ ڕازی وەڵای لێ ڕازین لەخوا بەزێبێ ئێستا بردم بۆ بەشی دانەکە دان ئەکی فشتیان وەدانایەوە سیارەکانە زۆر معقول بوو ینی بەراورد بە نەخۆشخانە ئەهلەکانی تر مناسب بەڵێ ئێستا وای لێت و نەخۆشخانە حکومیەکانی ژەبێت سەرە بگری بۆ 3-4 تا 6 مانگی وەڵا براوە جانتان لەکوێ هاتوون وەڵا ماڵمان لە کانیبایە هەر لە سلێمانی خەڵکێکی زۆر هەیە کە لە چواردەوریشەوە هاتووە سەردانی نەخۆشخانەکە خەڵک ماوە دووە لە ماوەتەوە هاتوون لە شار باشە وەڵا ڕازەپەرمە هەموو نەوعی شتەیە وەڵا واتە توانی بڵێن نەخۆشخانەی بەخشین جێی خۆی کردوتەوە لە دڵی خەڵکی شارەکە لەخوا بەزیابێرە وەڵا هاوکاریی باشە بۆ خەڵک تایتڵ و ناونیشانی نەخۆشخانەی بەخشین لە لای ئێمە دڵنیاتری بەزە بە جەناب دڵنیاتری وەڵی منۆکو خۆم سەردانم نەکردو بەڵام یەکەم خێزانم جایتر هاتۆ زۆری لێ ڕازیە لەخوا بەزیابێ ڕازیە ودی نەخۆشخانەی هاوشێوە گرنگە بۆ سلێمانی وەڵی بوو بەم شێوەیە ئەرە وەڵا بۆی قەرەباڵغی لەسەر ئێرە لەسەر شوێنەکان تیش دروست نەبێت خسخانەتی زەرورە پێت وایە قەرەباڵغی نیشانی ئەوەیە کە هەم خەڵک دڵنیاترە لایەن هەم نرخەکەش گونجاوە مامەڵەی کارمەند و تەندروستیش باشە وەڵی هۆکارەکان هۆکاری تریشە ئێستا خسخانە حکومیەکانەوە قەرەباڵغە بەرناکەوێت ناچارە بچی بۆ ئەهلەکانیش لێرە خەڵک ئێرە بە باشتر دەزانێت بۆ دێ بۆ ئێرە ئەمە یەکەم جار سەردانی نەخۆشخانەی بەخشینەکەی بەڵێ چی وای لێ کردووی کە سەردانی بەخشین بکەیت چی ناوبانگی کرد بیستووە وەڵی ناوبانگی باشیمان بیستووە ناوبانگی هەرزانیمان بیستووە ئەم شتانە سەرنجی ئینسان ڕاکێشەیە کە بێ بەشداری تیا بکات لەکوێ هاتووی لە عەربەتەوە هاتووی وەتال دەرەوەی ناو شارەوە هاتووی بۆ سەردانی بەخشی تا چەند گرنگە نەخۆشخانەی هاوشێوە لە شاری سلێمانیا هەبێ و برێوی زیادی پێ بدرێت وەڵی ئەگەر ببێ باشترە بەس جاییکرد نایکەن زەحمەتە بیکەن بەس ئەگەر ببێ زۆر باشە عملی فەقیر و هەژاریەت ئەو ماوەی کە هاتووی تا چەند لە مامەڵی کارمەندەکان ڕازی بووی وەڵی زۆر لێ ڕازین بەس بەڵێ قەیرەکە دانیشتوین انتیزاری زۆر انتیزار قەرەباڵغیشە لە بەرەوەی قەرەباڵغیەکەی قەیرەکە دانیشتوین ینی پێ خۆشە ژمارەی پزیشکەکان زیاتر بێ و بیناقەش گەورەتر بکرێ بۆ زیاتر و خێراتە پێشوازی لە خەڵک معلومە هەموو معلومە ینی کە کەمتر چاوەڕوانیەکەیت لەوانەیە نەخۆشێکی بەنەوعێ بێ فرای نەکەوێت جناب چاوەڕێی ئینشاڵڵا داواکاری و نەخۆشخانەی بەخشین فراوانتر بکرێت بەڵێ بە دڵنیایە بە دڵنیایە بە فراوانتر بکرێت ئەم بەشی کە جناب سەردانەکەی چ بەشێک بەشی هەناویە لە پسپۆڕی پزیشکەکان ڕازیت ئەوە تا هەمویان من وەکو عەرزم کردی یەکەم جارە هاتووم بەس تەبعاً ئەگە بە ناوبانگ نەبێ نای ئەوە بە ناوبانگە بۆ ناوبانگەوە هاتووین جەناب ناوبانگی پزیشکەکانی نەخۆشخانەی بەخشین ویستووە بەڵێ لە چاکیە لە هەرزانیە لە پسپۆڕی لە شارەزاییە ئەو شتانە دەوریەیە
چەند لە نەخۆشخانەی بەخشین و کارمەندەکانی ڕازی هەر بەکوت وڵا لەخوا بەزیابێ ئیشیان باشە و ڕێک و پێکن و دکتۆرەکان چاکن و وەرەقەکانی هەرزانە و لەبەر خاتی ئەوە ڕوومان لێرە کردووە تەواو لە ماوەی ڕابردوودا هەر سەردانە کردووەی نەخۆشخانەی بەخشین ڕایەتریش هاتوون بەزم ڕابۆ فاسی چاواتوم ڕایەتریش هاتوون بڵێ نرخەکەی گونجاوە بەلاتەوە نرخەکەی باشە ئایبی نییە مامەڵی چەند کارمەندانی ڕێک و پێکن و کارمەندەکانی ڕێک و پێکن و لەخوا بەزیابێ و دەستان خۆش بێ و بێەوەی بێت لە چ شوێنێکەوە هاتوویت وڵا هەر ماڵمان لەبەر خەسخانایە لای خەسخانەی هیوا خەسخانەی هیوای بەڵێ لە خوار خەسخانەی هیوا تا چەند گرنگە نەخۆشخانەی هاوشێوە لە سلێمانیا هەبێ وەکو بەخشین وڵا ببێ باشە بەڵام کەنێش بێ دەسەڵات چییە ببێ باشە زۆر باشە ئەمانە خەڵڕوویتەیەکا بۆ فەقیر باشە دەستان خۆش بێ لە بەرژەوەندی فەقیر ئەم خەستەخانەیە بەڵێ دەستان خۆش بێ بەوەی بنیاخوا لەستان ساغی ئەوە جووی دوکتۆرەکانیش فەرم و قسەم بۆ بکە لەسەر هۆکاری سەردانیت بۆ ئەم نەخۆشخانەیە هاتووم بۆ بینینی پزیشکی چاو لە حلەوە هاتووم بۆ سلێمانی بۆ چارەسەری پزیشکی پێشووتر لای دکتۆرێکی دیکە بوو لە ڕووی نرخەوە بەراورد بە نەخۆشخانەکانی دیکە چۆنە؟ سپاس بۆ خوا دکتۆرەکان زۆر باشن نرخەکانیش هەرزانە ئەی لە ناوەڕاست و خوار و هاوشێوەی ئەم نەخۆشخانە هەیە؟ لەوێ سپایەکن لە مادەگەرا ئێرە وەک بەهەشتە یعنی لە ناوەڕاست و خوار و تەواوی نەخۆشخانەکان مادین؟ لێرە هاوکاری هەژار دەکرێت لێرە مرۆڤایەتی هەیە ئەی بەراورد بە نەخۆشخانە تایبەتەکانی دیکەی هەرێم بەخشین چۆنە؟ سەردانەکەم تقریبا 2017 بەخشین بە دواوەیتر ئەم پرۆژەی دەست پێ کرد 2021 سەردانەکەم دکتۆری ژنانەکەم لێرەیە ئێساش بە دکتۆری هەناوی هاتووم دڵڕی کوالیتی و لیان ڕازیت سپاس بۆخوا زۆر ئەستە بە جیاوازی نرخ کردووە لە نێوان ئەموو نەخۆشخانە زۆر زۆریش زۆر فەرقی هەیە فەحسەکان عیلاجەکان کاتی چیتە ژوورە بەلای دکتۆرەکان هەمووی فەرقی هەیە لە ئەوڵی قسەکان وت لە مامەڵەشیان زۆر ڕازیم ینی زۆر ئەرۆڵا زۆر ینی لە کارمەندی دەرگاکەوە هەتا ئاخردانیان زۆر بەڕێزن چ پەیامێک هەیە وە چ خوێندنەوەیەک هەیە بۆ کار و خزمەتەکانی نەخۆشخانەی بەخشین بەنای خۆی بەخشندە و ویرەبان سەرەتا بەخێر هاتنی کەناڵەکەتانەکەین بەخێر بێن سەر و سەر چاوانمان سەبارەت بە نەخۆشخانەی بەخشین بەڕاستی خەسخانەیەکە ماڵی هەمووانە جێگەی نەدارە و هەژار و نەخۆشەکانە ماڵێکە بۆ هەموو لایەک بۆ هەموو لایەنێک و بۆ هەموو پێگە و جێگەیەک جاوەیە من دەمێکە وتومە هەژدارێک بەرهەمدار بێت بەرهەمی زۆر بێ بەردی زیاتر ئەگەیێتە ئەو دارە ئەو بەردانە زیاتر بۆ دارەکە هەڵەدرێ جاوەیە گوێ نادەنە قسەی هیچ گوێ نادەینە هیچ کەسێک و هیچ لایەنێک و هیچ پێگەیەک ساڵ بە ساڵ پەلە هاوێ ئەو دارەی کە بەرهەمدارە کە بەردی زۆرتی ئەگیرێ سێبەرەکەشی فراوانترە بێ دەستخۆشیتان لێ یەکەین بەخێر بێن سەر و سەر چاوانمان سەلامەت بنیاخوا لە ماوەی ڕابردوودا جەنابەت چەند بۆ وردین چارەسەر سوود لەم نەخۆشخانە بینیوە والله الحەمدوللا من وەکو خۆم سوودم لێ بینیوە بۆ نەخۆشخانەی بەخشین چونکە بەڕاستی تاکە نەخۆشخانەیە کە بەڕاستی دەستی واڵای درێژ کردووە بۆ هەژاران چونکە بەڕاستی لەم کاتەیە لەم گوزەرانەیە کە ئەزانین خەڵک حاڵ و گوزەرانی چۆنە کە لە ڕووی دارایی و ئابوووریەوە جا بۆیە بەڕاستی نەخۆشخانەی بەخشین هەڵساوە چاوی خشاندۆتەوە بەمەیا زۆر هاوکاری ئەو کەسانە دەکا کە کەم دەرامەتن هەژارن نەدارن هەتیون بەڕاستی زۆر باوەشێکی گەوری کردوتەوانێ لە هەموو ڕوویەکەوانێ وڵام من بە شعرە جوابی هەموو کەسانەیەمەوە کە ئەم هێرش و ئەم هەموو قسە ناڕەوایەکەنە سەر دەستگای بەخشین و نەخۆشخانەی بەخشین بەم شعرە جوابی هەرمیانێمە و هیوادارم بڵاوی بکەنەوە ئەی سیمای جوانی شاری سلێمانی بەرزی کوالێتی و نرخەرزانی بۆ چارەخوازان زۆر میهرەبانی جێگەی شانازی هەرمومانی زۆر سپاس بۆیەوە بوو شانازی بە نەخۆشخانەی بەخشینەوە بەڵێ تا سەرێسان لە شێوەی ساغ بێت و نەخۆشخانەیەکە کە لە وەکو شعرەکە ئاماژە پیاوە زۆر هەرزانە و کوالێتیشی زۆر بەرزە وڵای
ئای باشن بەستایی خوا زۆر باشن پێشتری شەرسەردانیم لە خۆشخانە کردووە بە دڵنیایەوە بڵێ لە ئاستیان ڕازیت بەڵێ بڵێ باشن خراپ نین وەڵام چی وای کردووە جیاواز بن لە نەخۆشخانەکانی دیکە لای جەنابەت وڵی تەبانەوە باری ئیسلامیەکەی و ئەوە پەیوەندی بۆ هەیە زۆری لەبەرەوە لێ ڕازیت بڵێ بەخشیم کەی بۆ وردنی چارەسەر وڵا دایکم ئەژنوێ ئێشێنە خۆشە و منی سەردانی ئێرەم کرد بەشکم شەڵا خوا شفای بۆ بنێرێتتر لە ئینشاءڵڵا خوای گەورە شیفای بۆ نێرێ پێشتریش بە هەمان شێوە سەردانی نەخۆشخانەی بەخشینە کردووە وڵاهی خۆم وەکو بۆ چارەسەری خۆم نەبەست دایکم نزیکە لێرەوە جارجارە ئەژنە و پشتیان بەتەمەنن بە بۆنێ ئەو کێشانەوە سەردانی ئێریان پێەکەین تا چەند لە مامەڵەی پزیشک و کارمەندەکان ڕازیت سپاس بۆ خوا ئایبیان نێ باشن بەدەم نەخۆشەوە هێن و ئیتر هەرچیان بۆ بکرێ کار ئاسانیان کردووە تایسە تا چەند لە ڕووی نرخەوە لێیان ڕازیت باشن لە چاو شوێنەکانی ترا زۆر گونجاون یعنی خەڵک ئەگەر سیر بکەیت زۆربەی ئەوانەی کەم دەرامەتن ئیسفادە لێرە ئەکەن و سەردانی ئێرە ئەکەن سپاس بۆخوا زۆر باشە تا بوونی نەخۆشخانەی بەخشین و نمونەیەوەکو بەخشین گرنگە لە هەموو شوێن و شار و شارشکێکە بێت بەڵێ شتێکی زەرورە و چاکە ینی هەر کەسولانێ بتوانێت شتی وا بکات بۆ هاوکاری خەڵکە هاوکاری فەقیر و هەژارە بەڕاستی ینی ئەمە خەڵکێکی زۆر ئیتر بەدەر لەوەی کە تۆ بڵێ ئەمە فەرقی لایەنێک کەسانێک بکەن هیچ جیاوازیەک نییە هەموو جۆرە کەسێ سەردانی ئەکای من بەش بە حاڵی خۆم چەند جارێ دایکم یا باوکم کە سوکارێنم هەر هیچ فەرق و جیاوازیەک نییە لە خوا بەسیادێت وڵی منوەکو خۆم بۆ نەشتەگەری چاو هاتمێرە ڕاستەکەی ئیشێکی زۆر ڕێک و پێک و باش بوو زۆر لیان ڕازی بووم لە سەری شاسەریشان زۆر باشە لەوە زیاتر ئیشم پیان نەبوو ڕاستەکە ینی ئێستا مراجعمان هەیە لێرە نەخۆشم لەگەڵایە بۆ لای دکتۆراسێ بەڵام بەعامیشەکانیان باشە لەکوێوە هاتون جەنابە من لە بازیانەوە لە بازیانەوە پێشتریش هەر کەس و کار سەردانی ئەم نەخۆشخانەیان کردو خۆش کردو تا ڕاستە بڵێ بڵێ تا چەند لە مامەڵەی کارمەند و پزیشکەکان ڕازیت وەڵاهی زۆر باشن ینی لە سەر و مامناوەندەوەن زۆر باشن وەلو بە ئام کەرتی دەندروستی لە وڵاتە بە ئام پرسیاری لەسەرە بە ئام شتی لەسەرە بەڵام ئێرە بە چاو ئەوە کە حکومی نیە لە سیعرا باشە سیارەکانی معقولە نەخۆشمانە بۆ پێشتر لە عینایە ماوەتۆ مەسەن کە زوگاری خۆمان هەم سیاریان باشە هەم خزمەتیان باشە خراپ نییە بەڵام بە ئام کەرتی تەندروستی پرسیاری لەسەرە تا چەند پێت وایە نەخۆشخانەی هاوشێوە لە شاری سلێمانی وەکو بەخشین پێویستە وەڵی نەخۆشخانە لە هەموو مەجالەکانە زۆر پێویستە نەک هەر هاوشێوی بەم نرخە گونجاو پێویستە خۆ من ڕاستەکەی ئەگەر بەراوردی بکەی بە تەسەوری خۆم بەراوردی بە کەرتی تەندروستی وڵاتان لە کوردستان لە زۆر شوێن باشترە لە ڕووی پێشکەوتنەوە لە هەموو عێراقا سلێمانی لە هەمووی باشترە هەمویان زۆر باشن لە ڕوویینەوە بەڵام بەم ئەدایە زۆر پێویستە چونکە ڕاستی خەڵکی کوردستان بە ئام دەخلی وەسەتە ژیان لێرە تۆزێ فەرقی هەیە لەگەڵ هەنێک شوێنی تر بە حکمی کە ئینسان دەخلی وەسەدەکەن داهاتی مامناوەندە و دیاری کراوە هەتاکو سەر لە خوارد بێ بۆ خەڵک باشترە هەتاکو وەرزانتر بێت نرخەکان بۆ خەڵک باشتر و خەڵک زیاتر ڕووی تێیەکە ئەوەی کە گوێبیست بوون قسە و وتەی کارمەندان و لایەنی ئیداری و چارەخوازان و هاوڵانی چارەخوازان بوو لە نەخۆشخانەی بەخشین کە باسییان لە هەوڵ و ماندووبوونەکانی دەستگای بەخشین کرد کە نەخۆشخانەی بەخشین لە زڵنی ئەم دەستگایەدایە باسییان لەوە کرد هەمیشە بەخشین بەخشندە بووە بۆ هاوڵاتیان بۆ هەموو چین و توێژ و ڕەنگە جیاوازەکان بۆ باسییان لەوە کرد کە بەخشین بۆتە یەکەم ئۆپشن و کۆتا ئۆپشن یاخود یەکەم خاڵ و هەڵبژاردە و کۆتا هەڵبژاردەیان کە بۆ ئەوەی هەرکات لە بیان و چارەسەرێکی تەندروستی وەربگرن سەردانی دەکەن و سەردانی شوێنی تر و ناوچەی دیکە و شاری دیکە ناکرد تا بەرنامە و بێگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاتەزانە